گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک شێرکۆ میروەیس لە پرسای مەڵبەندی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خانەخین. کاک شێرکۆ سڵاوت لێبێ، ئەم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. پێمان بڵێ ینی هەندێک هەوڵ هەبوون دوێنێ و ڕۆژانی ڕابردووش بۆی کەم بڕیارە ڕابوەستێ. ئەمڕۆ قسە هەیە لەسەرەوەی کە وەزارەتی پلاندانان ئیمزای لەسەر ئەو نووسراوە کردووە. ینی باسمان لەم زانیاریانە بۆ بکەی و وەزارەتی پلاندانان چه ئامانجێکی هەیە لەم بڕیارە؟ بەڵێ زۆر سپاس. دیارە وەزارەتی پلاندانان ئەمە یەکەم هەنگاوی نییە. پێشتر لە مەسلەی سەرژمێری ئەوەی کە پەیوەندی بە ژمارەی دانیشتوانی خەڵکی کوردستانەوە هەیە ژمارەیەکی ڕاگەیان ئێستا لە ڕاستیان لە پیلانگەڕانن بۆ ئەوەی کە ئەم ژمارەیە کەمکەنەوە لە 14.1ەوە بۆ نزیکی 12 کۆی ژمارەی دانیشتوانی عێراق. و ئێمە لە ڕاستیە ئەمەش کە ئێستا لەم سنوورەی ئێمە ئەوزرێ وەکو بەشێک لەو پیلانگەڕێ ئەبێنین بەبێ گەڕانەوە بۆ ڕێوشوێنە یاساییەکان، بەبێ گەڕانەوە بۆ حکوومەتی لۆکاڵی لە پارێزگای دیالە لە ڕێی پەیوەندیەکانی خۆیانەوە لەبەرەوەی وەزارەتەکە لە ماوەی ڕابردوو لە دەستی کەسێک لە قیادیەکانی خۆیان بووە دەست بۆم جۆرە پرسانابن و ئەمەش بیانی لە ڕاستیە پێکەوژیانە خاتە مەترسیەوە و ئەمە جۆرێکە لە فیتنە لە ناوچەکە. چونکە ئێمە هەموو هێز و لایەنە سیاسی کوردستانیەکان لە ڕاستیە لەگەڵ قوڵکردنەوەی پێکەوژیانی لەگەڵ دەسەبەرکردنی ژیانێکی باشترین بۆ خەڵکی سنوورەکە و پێشمان خۆشە کە ئاستی ئیداری هەموو سنوورەکەمان بە پێی دەستور بە پێی ڕێوشوێنە یاساییەکان بچێتە پێش. بەڵام ئەم ڕێوشوێنە کە ئەوان گرتوێنەتە بەر بەڕاستی ڕێوشوێنێکە کە مەترسی گەورە لەسەر پێکەوژیان دروستەکە و خەڵکی ناوچەکە ئەم هەنگاوی پێقبول نییە و لە دوای بەیاننامەکەی وەزارەتی پلاندانانی عێراقیش ئێمە ناچاری بڕۆینە دادگای ئیداری لە ڕێی ڕێوشوێنە یاساییەکانەوە سکاڵات تۆمار بکەین و داوای گەڕانەوەی مافی خۆمان بکەین. باشە، ئەو ڕێکاریکەوە دەیگرنە بەر هاوتەری بە لەگەڵ دەستوری عێراقی یاخۆت دەرەنجامەکانیتان لێوە دیارە یان پێویستی بە هەوڵی سیاسی هەیە؟ ئاساسا کێشەکە توانم پێتان بڵێم کێشێکی سیاسیە، چونکە ئەوەی کە پەیوەندی بە ئێستاقاقاتی خەڵکی هەرێمی کوردستانەوە هەیە لە ڕاستیە ئەم جۆرە ئەوانە پێشهاتانە یەکەم پێشهات نییە لە ئەوەی تریش کە پەیوەندی بە موچە، ئەوەی تر کە پەیوەندی بە سەرژمێری، ئەوەی کە پەیوەندی بە پێشمەرگە بە کۆی مافەکانی خەڵکی کوردستانەوە هەیە لە ڕاستیە سیاسەتی دەستیمان پێکرێ. بۆیە هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان پێویستمان بەوەیە چی لەسەر لەگەڵ عەمودی شیعە لەگەڵ عەمودی سوننە کە پێکەوە ئەمانەوە کابینی نوێ پێکوێنین ئەبێ دیقەت لە بەرنامجی حکومی بکەین بۆ 4 ساڵی داهاتوو ئەم کابینە نوێ چەند ئامادەیە بچێتە پای جێبەجێکردنی دەستور و بچێتە پای دابینکردنی مافی وەگیەک بۆ تەواوی پێکهاتەکانی خەڵکی ئەم عێراقا. بۆیە لە ڕاستیە خەڵکی کورد لە بەردەم مەترسیە و بەشی زۆریشی لەو پەرتەوازەیەوە سەرچاوی گرتووە کە ئێستا ماڵی کوردی پێاتەیە بەڕێ. باشە، کەواتە ئەبێ هەموو هەوڵەکان ینی هاوتەری بن لەگەڵ یەکتردا. پرسەکە پرسێکی سیاسیەوە دەبێت لە ڕووی سیاسیشەوە تەدەخولی تێدا بکرێت. ئەگەر ڕێگە بەمە نەگیرێ نێتی ئەوان چییە؟ کوێی تریان لە بەرنامەدایە کە دەستی بۆ بەرن و بیانەوێ ئەنی گۆڕانکاری دیموگرافی و بەتایبەت لە ناوچە جێناکۆکان ئەنجام بدەن؟ گۆڕانکاری دیموگرافی مەترسی زۆر گەورەی ئێستا لە کۆی ناوچەکان دروست کردووە. لە دەورانێکە دەستور نووسراوەتەوە و مادەی 140 وەکو یەکێک لەو خاڵ لەو مادانەی کە حەق بۆ قاوەن حەق بگەڕێتەوە داڕێژراوە. بەڵام بەداخەوە لە دوای 20 ساڵ ئێستا دۆخی دیموگرافی سنوورەکان بەتەواوی گۆڕاوە. بۆ خەڵکی کورد و هێز و لایەنە سیاسیەکانیش دەبێ ئاگدار بن لەوەی کە بەداخەوە ئێستا ئێمە بە دۆخێکا تێپەڕی نەگەر مادەی 140 بێتە پای جێبەجێکردن دڵنیاتانەکەم کە بەشێکی زۆری ئەم ناوچانە بە ڕاپرسی ئەدۆڕێنی. ئەمە یەکێکە لەو کێشانە نە ئاسایی بوونەوە نە سەرژمێری نە ڕاپرسی دواییە هێشتا نەیتوانی وەکو پێویست جێگە بگرێت. بۆیە خەڵکی کورد و سیاسەکان و هێز و لایەنە سیاسەکان دەبێت تێبگەن کە ئێمە بە ڕێگە ڕاستەکان نەڕۆشتوین بەڕاستی نەگەر ئێمە شیعەکانیش ئێستا دیسان لە گێژاوێکی ترن ئەوانش لە دوای 20 ساڵ نەیانتوانی موفەقن لە ئیدارەدانی ئەم وڵاتە و مەترسی لەسەر هەمووان هەیە پێکەوە. کاک شێرکۆ، دوا پرسیارم
ینی دوێنێ هەوڵێکە بوو لایەنی کێتی نیشتیمانی کوردستانەوە بۆی کە بەر بەو هەنگاوە بگیرێ و تا ڕادەیەک وا بڵاو کرایەوە کاوڵەکە جێپی خۆی گرتووە واجێی خۆی گرتووە بەڵام ئەمڕۆ ئەو بڕیاری وەزارەتی پلاندانان ینی زۆرێک لە شۆک بوو جۆرێک لە ینی چاوەڕوان نەکراو بوو ئەمە پەیوەندی بەچیەوەیە بەڵێن بە ئێوە درابوو کە ئەم بڕیارە دەرنەچێ یان بۆ نەتیجەکەی واکەوتەوە پەیوەندی بە ئەو خوێندنەوەی ئێمەوە هەیە کە پێمان وایە لە بنەڕەتە ئەم جۆرە هەنگاوانە پلانگەڕین و لە خزمەتی خەڵکی سنوورەکە نیە قوڵکردنەوەی ناکۆکیەکانن و پێکۆژیان ئەخاتە مەترسیەوە چونکە ئەنجومەنی پارێزگای دیالە کە نێرایەتی خەڵکی پارێزگای دیالاکە لە ڕێگەی پارێزگارەوە نووسراویان ئاڕاستەی وەزارەتی پلاندانانی عێراق کردووە بۆ ئەوەی کە سنوورێک بۆ ئەم پێشەکارە نەدابدرێ بەڵام بەداخەوە کەچی سیرەکەی وەزارەتی پلاندانان بە بێگەڕانەوە بە ڕێوشێنە یاسایەکان جەخت لە بڕیارەکەی خۆی ئەکا لە کاتێکا کە وەزیری ئێستا کاربێڕێکەرە وەزیری پێشووتر بەشێک بووە لەم سەفقەی کە ئەیانوێ بەسەر ناوچەکە تێپەڕێ بەڵێ پیلانگەڕیە و ئەبێ سنوورێکی بۆ دابدرێ و ئێمە تەنیا دەرچەیەکە لە پێشمانە ئەویشەوەیە کە هەنا بۆ دەرگای ئیدارەی بین و لە ڕێی قانونەوە ئەمانوێت ئەم ڕێوشێنە ناقانونیانە بسەلمێنین و مافی خەڵکی سنوورەکەمان بپارێزین و ئەبێت تێژ بگەن چی حکوومەتی اتحادی عێراق چی وەزارەتی پلاندانان ئەبێت تێبگا ئەم ناوچانە ناوچەی کێشە لەسەرن تاوەکو جێبەجێکردنی مادەی 140 و جێبەجێکردنی دەستور نابێ یاری بە چارەنووسی ئەم ناوچانەوە بکرێت. بەڕێز کاک شێرکۆ میروەی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان